سپۆرت مەگەزین یەکێک لە پرۆگرامەکانی دەستگای میدیایی کوردستان بوو کە باسی لە دوایین هەواڵ و زانیاری وەرزشوانان و ئەستێرەکانی وەرزش دەکرد کە لەلایەن هاوکارمان کاروان زیرەکەوە پێشکەش کرات. ئێستا شێوازێکی تر بەخۆوابینێ پرۆگرامەکە جگەلەوەی کە دوایین کار و چالاکی ئەستێرەکانی وەرزشمان پیشانەدات لە هەمان کاتدا کلتور و فۆلکلۆری کوردیش بە ئەستێرەکان ئاشنا دەکات. قسە و باسی زیاتر دەربارەی هەم پرۆگرامەکە و هەم فۆرماتە نوێیەکی پرۆگرامەکەکەم هاوکارمان کاروان زیرەک لە ستودیۆی کورسات مەگەزین میوانمانەکە. کاروان بەخێربێی سەرچاو یاخوا بەخێربێی باشی بینەران خۆشحاڵم کە جارێکی دیکە گەڕامەوە بۆ ئەم ستۆدیۆیە. ئەم جاران وەکو پێشکەشکار ناوەکو میوانێک هەڵبەت پێشتر سپۆرت مەگەزین لەم بەرنامەیەوە دەستی پێ کرد و تاوکەری کارەکانی کورسات مەگەزین بوو. زۆر ڕاستە. ئێستا ڕاپرسیەکمان بینی لە دەستگای میدیایی کورساتەوە لە کە هاوکارم سۆنیا ئەنجامی دابوو لە نێوان کارمەندانی کورساتە پرسیارەوەیە کرد حەز لە دەنگی کێ و گوێ لە چه دەنگێکە گریان چ گۆرانیەکە لەوانی کرد لە منی نەکردو تۆ لە منەکەی لە تۆیەکەم باشە. ئەمڕۆ وەزان بەرنامەی کورسات مەگەزین نیوێ هەر لەناو کورساتا بوو ئەم ڕاپرسیەکە و هەم ئێمەش وەڵا کووردە بەڕاستی ئێستا گفتوگۆمان لەسەرەوە کرد ئەو گۆرانیانەی هونەرمەندانی کە زیاتر مۆرکی سلێمانیان پێوە دیارە بنە شەرکۆ تاڵیب کەمال مەحەمەد و کاروان عوسمان ئەمانە ستایلێکی لە یەکەوە نزیکن ئەو گۆرانیانن ئەو گۆرانی بێژانن کە من بەردەوام گوێ لە گۆرانەکانیان نەگرم و حەزم پێیان هەیە هەر کاتێکە بێ بۆ گوێگرتن لە گۆرانی و لە ئیش دووربین من گوێ لەو هونەرمەندان ناگرم. زۆر باشە. ئێستا بابێنەوە سەر باسەکەی خۆمان. پرۆگرامەکەتان ماوەیەک وەستا و ئێستا لە قۆناغێکی نوێیە بەنیازن چۆن دەرکەونەوە ئەم جارە؟ ئێمە سپۆرت مەگەزین لە ماوەی ساڵی ڕابردوو لە مانگی 6 ساڵی ڕابردووە لێرەوە دەستی پێکردوەتر ستۆدیۆ تایبەتەکەی خۆی و بەردەوام بوو هەتاوەکو تۆنم لە مانگەیەک دوو مانگ پێش ئێستا لە پێش دەستپێکردنی یۆرۆی 2024 کە من چوومە ئەوێ. ئەم بەرنامەیە هەفتانەی 2 ڕۆژ پێشکەشەکرا ئەستێرەکانی کورد و پاڵەوانەکان وەرزشە جیاوازەکان و کارە جیاوازەکانی ناوەرزش بۆ نەوەرزشکار بەشداری لە بۆنەیەکی دیکە بکردایە لە سپۆرت مەگەزینەوە بڵاوکرا بە تایبەتی گەنجان و مناڵان و ئەو کەسانەی کە بەهرەیەکی جیاوازیان هەبوو ئێتر لە ناو کوردستان و یا دەروی کوردستان پیشاندرا. پێمان باش بوو شێوازەکەی بگۆڕین و ستایلی بەرنامەکە ئەپدەیتکەینەوە هەتاوەکو سپۆرت مەگەزین یەتەوە بەو فۆرمەی یە بەو ناوەوە ئێمە خەریکی سەرقاڵی پرۆگرامێکی دیکەی نوێین کە شێوازێکی نوێیە پێم وایە لە میدیای کوردیە تا ئێستا نەکراوە وردەکارەکان زۆر باز دەکەین بەڵام چەند بەرنمەیەکمان تۆمار کردووە و بەردەوامی شەبین لە تۆمارکردنی بەرنمەکانی دیکە کە پێم وایە بەرنمێکی سەرنجڕاکێشە بێت چونکە لایەنێکی دیکەی وەرزشە لای کەسانێکی دیکە کە لەوانەیە ماوەیەکی زۆر بێت لە وەرزشەوە نزیک نەکەوتبێتنەوە بۆیە کار لەسەر ئەو پرۆگرامە نوێیەکەین کە لە ماوەی داهاتووە لە کەناڵی کورساتەوە پێشکەشەکرێت. زۆر باشە کەواتە کار لەسەر ئەوواکەن ئەو کەسانە بهێنە ناو پرۆگرامەکەەوە کە بۆ خۆیان وەرزشوان بوون و ئێستا یاخود ئارەزووی وەرزشیەکان ئارەزووی وەرزشی یاخود هیچ کەسانێکی تری تایە کە هیچ پەیوەندیەکیان بە وەرزشەوە نەبێت. بێگومان ئەو کەسانی تایە کە پەیوەندی ڕاستە خۆیان لەگەڵ وەرزشانیە بۆیە با ناوەڕۆکەی زۆر ئاشکرا نەکەین ئینشەڵا بینەران خۆیان لە ماوەی داهاتوە ئەیبینن. زۆر باشە. هەر تۆزێک پرسیارم هەیە لەسەر ناوەڕۆکەکەی تۆ توانی بە شێوازی خۆت جوابم بیتەوە. بۆ نمونە کەسایەتیەک کە یەکە ناو پرۆگرامەکەی ئێوە زیاتر هەوڵەیەن چی لەگەڵا باس بکەن ئەو کە هیچ پەیوەندیەکی بە وەرزشەوە نییە. کوردستان خان خۆتەزانی ئێستا بۆ خۆت تۆ کەسە پێشکەشکاری لێرە ئەگەر پەیوەندی ڕاستە خۆت لەگەڵ وەرزشانە بێ بەڵام لە سەردەمێک لە سەردەمەکانی ژیانی خۆتە ئەگەر لە قوتابخانەش بێ وەرزشی کردو یاخود لە ماڵەوە وەرزشە بینیەوە لە شاشەکانەوە یاخود مناڵەکان یا کەسوکار یا خەڵکانی ناسیا وەرزشیان کردووە و ئاشنایەتیان لای تۆ پیا کرد لە ڕێی وەرزشەوە بۆیە بەشێکیان ئەوەیە کە باز لەوە ئەکرێن باگراوەندی وەرزشی ئەو میوانە چییە بۆ نمونە وەرزشی کردووە یاخود تەنها بینەری بووە لە چه قۆناغێکی ژیانە لەگەڵ وەرزشات تێکەڵ بووە ئەو وەرزشەی کە ئەو حەزەکات لە بەشی دووەمی بەرنامەکەیە بە پراکتیکی پیشانە درێ و ئەکرێ و تاقیەکاتەوە بۆیە هەم گەڕانەوەیە بە شێوەیەکی فلاشباک لە زانیاریەکان و هەم بۆ ئەنجامدانی وەرزشەکە. زۆر باشە تا ئەو کاتە ئێوە لە ئەو پرۆگرامەی کە
یەکەم جار لێرە پێشکەشتانە کرد بەردەوام نابن ئێمە وەستاوین بۆ هەم تازەکردنەوەی ستۆدیۆ و کارەکانی دیکە و هەم بەڕاستی من ئەمەوێت لە ماوەی ئەو ساڵی ڕابردووە سپۆرت مەگەزین چی کردووە بۆ یەکەم جار ئەویش لە ڕێگەی نامیلکەیەکی تایبەتەوە کە هەر کورسات ئامادەیەکە میوانەکان هەواڵەکان و زانیاریەکان لەو نامیلکە بپارێزرێ پێشکەشی ئەو میوانانە بکرێت کە لە داهاتوە لە ڕابردووە هاتوون یاخود داهاتوویەن بۆی ئەپدەیتێک بێ بۆیان زانیاریەک بێ پێیان بدرێ ئەمە هاندانێکیشە بەدەر لەوەی کە لە کورساتەوە پیشاندرن لە نامیلکە یاخود کتێبێکە هەڵەگیرنەگە ئەلبومێکیش بێ دواتر لە کتێبخانەی وەرزشی و کتێبخانەکانی دیکە بپارێزرێ ئەمانەی ئەم ماوەیە هەم بەرنامە نوێەکە تۆمارکەین و هەم ڕابردووی سپۆرت مەگەزین بکەین بە نامیلکەیە ئەمە بیرۆکەیەکی زۆر تازەیە و زۆر باشیشە نەکەر بۆ پرۆگرامەکەی تۆ تەنانەت بۆ پرۆگرامەکانی تریش بۆ پرۆگرامەکەی ئێمەش زۆر پێگومان ئەمێنێتەوە ئەمە زۆرتر ئەمێنێتەوە لە بەردەستایە هەر کەسێک ڕۆژێ بچێتەوە سەر ئەوە ئەزانێ فڵان کەس لە ڕۆژی ئەوەیە لێرە میوان بۆ و باسی بابەتی کرد یاخود ئەو خەڵاتی بەدەستێنەوە بە تایبەتی بۆ لایەنە هونەرەکەش زۆر گرنگ کاروان پێویستە هەموو بەرنامەیەک بە تایبەتی پرۆگرامی وەرزشی بێ ساڵانە ئەپدەیتی خۆی بکات یان شێوازەکەی و ستایلەکەی بگۆڕێت خۆی وەرزشە جیهانیەکان دووبارە بوونەوەی پاڵەوانێتی و ئەنجامەکانە و کوردستانیش بە هەمان شێوە بەڵام تۆ دایما بێ لایەنێک پیشان بێ کە لە شوێنێکی دیکە پیشان نادرێت بۆیە ئەمیش هەمیشە هەوڵمانەوە لە کورساتەوە بە تایبەتی لە سپۆرت مەگەزین یاخود پرۆگرامەکانی دیکەی ئێمە ئەمانەوێت لایەنێکی دیکەی وەرزش پیشانین کە لە هیچ شوێنێکی دیکەوە پیشان نەدراوە بە سەرنجی خەڵک ڕابکێشین بۆ لایەنە شاراوەکانی وەرزش لای من بە تایبەتی کە لە پرۆگرامەکانمان لەگەڵ هاوکارانمانە کە لە کورساتی شەکەین گرنگ نییە کێ ئەنجامی بەدەستهێناوە گرنگەوەیە چۆن بەدەستی هێناوە گەشتن بە لووتکە ئەو هەنگاوانن کە پیشانی خەڵکی کێبین بۆ ئەوی ئەو خەڵکەش ئەو گەنجانە و کەسانی کە خەونیان هەیە بەو هەنگاوە ڕاستانە بڕۆنەوە کە ئەنجامیان بەدەستهێناوە بۆیە هەمیشە کارمان لەسەر لایەنە شاراوەکانی بەدەستهێنانی ئەنجام و گەشتن بە لووتکە کردووە لەناو وەرزشە فۆکەسەکەتان زیاتر لەسەر وەرزشوانانی کووردە یان وەرزشوانە جیهانیەکان و هەواڵە جیهانیەکان کە تایبەت بە ئەستێرەکانی وەرزشە لە سپۆرت مەگەزین فۆکەسی تەواوەتیمان لەسەر پاڵەوانە کوردەکان بووە ئەو پاڵەوانە لەوانەیە ئەنجامی بەدەست نهێنابێ بەڵام بۆ خۆی پاڵەوانە لە وەرزشە جار هەندە جار چیرۆکی فۆتۆگرافەرێکمان لێرە پیشانەوە فۆتۆگرافەرێکە پاڵەوان نییە لە ئەنجامی مەدالیایەکەیە کاسەکە بەڵام پاڵەوانە لەوەی کە سەرڕای کەمتەرخەمیەکانی بۆ نمونە نەهامەتیەکانی ژیانی خۆی نەهێشتووە پێوەی دیار بێ لە کارەکەیەوە چووە بۆ سەر کاری فۆتۆگرافی و چەندین وێنەی جوانی چرکانۆ لێرە بڵاوکراوەتەوە هەمانە ناوبژیوانە بەڵام پێشمەرگەیە لەبەرەکانی جەنگەوە هاتوۆ بۆ کاری ناوبژیوانی یاخود یاریزانی بۆیە ئەمانە لای ئێمە زیاتر گرنگیمان پێیەوە نەک ئەو کارانی کە بەردەوام دووبارە بێتەوە یاریەک بە ئەنجامی ئەو نەتەواو بوو زۆر چونێتە ناو شوێنێکی وەرزشیەوە باسمان لەوە کردووە ڕێژەی ئامادەبوونی ئەو هاندەرانە ئەو هاندەرانە کێن گرنگیمان بۆیەوە کە لە ڕووی وەرزشیەوە سلێمانی چی گۆڕانکاریکی تیا دروست کردو لەو ماوەیە بۆ نمونە ئێستا پرۆژەیەکی نوێمان هەیە لەسەرەوەی کە سلێمانی بکەین بە شارێکی گەشتیاری وەرزشی لە ڕێی چالاکی وەرزشەکانەوە بۆیە پرۆژەی گەشتیاری وەرزشی یەکێکە لە پرۆژە نوێەکانی هەم وەکو بەڕێوەبەری وەرزشی سلێمانی هەمووکو پێشکەشکارە لە دەستگای میدیای کورسات لە داهاتوە کاری گەورەی لەسەرەکەین زۆر باشە ئەو نێمەلکەی کە باست کرد لە ڕێگەی پرۆگرامێکەوە کار بۆ ئەوەکەن کە دیارترین وەرزشوانەکان یاخود ئەو چیرۆکانی کە زۆر گرنگ بوون لە پرۆگرامەکەی تۆ باسەکران شان بدرێن بێگومان دیسانەوە ئەبکارەکەن لەسەرەوەی کە چیرۆکەکان داڕێژینەوە بینوسینەوە و پاڵەوانەکان کە خۆیانن وێنەیان دابنرێ لەناو ئەو نامیلکەیە و ڕۆژی بەدەستهێنانی ئەو ئەنجامەش هەندێک جار کە بەدەستیان هێناو لە سپۆرت مەگەزین بڵاوکراوەتەوە میوان بوون لێرە دابنرێ بۆ ئەو وەکو ئەرشیفێک هەبێت و داتایەکی وەرزشیش هەبێ بۆ نمونە 2024 چەند پاڵەوانێکی وەرزشیەوە لە کۆتایی ساڵەکەیە لە بەرنامە و پرۆگرامێکی ترا ڕابگەێنرێت زۆر باشە تۆ بۆ خۆ چۆن ئیش لەسەر ئاشناکردنی فەرهەنگ و کللتوری کوردیەکەی بە تایبەتی بە وەرزشوان و ئەستێرە وەرزشیەکان کە دێنە ناو هەرێمی کوردستانەوە ئێمە لە چەند ڕۆژی ڕابردووە کارێکی نوێمان ئەنجامە وەکو بەڕێوەبەرایەتی وەرزشی سلێمانی و ناوەندی وەرزشی کوردستان کە ئێستا کارێکی دیکەی هەیە زانکۆیەکی چینی بۆ هونەری بەرگری هاتون لە هەولێر نمایشەکەن و چەند ڕۆژی داهاتوو لە سلێمانی نمایشەکەن وەک کورساتی سپۆنسەرە لە چەند ڕۆژی
ڕابردوو کارمان بۆ ئەوە کرد کە تیمێکی جیاوازی ئیماراتی کە وێنەکانی ئەبینن سەردانی سلێمانی کرد لێرە ئەو تیمە ئیماراتی ئیسپانی بوو ئەستێرەیەکی تۆپی پێی ئیسپانی میشێل سەلگادۆ کە خاوەنی یانەکەی بۆ خۆی بە کڵاو جامانەیەکی کوردیەوە هاتە ناو شاری هاتە سلێمانیەوە ئەومان پێشکەش کرد بە هاوکاری چەند کەسێک بەڕاستی لایەنە وەرشەکانی یەکێتی تۆپی پێ لە سلێمانی و کوردستان و هەروەها فڕۆکەخانەوە و لەسەر ئەوەشەوە ئێمە سوودمان لەو گەنجانە بینیوە کە لە دەروی هەرێمی کوردستان گەنجمان هەیە لە وڵاتی ئیمارات گەنجێکمان هەیە کاکە شێخ حەیدەر کە لەوێ یاریزانە پەیوەندیم پێوە کرد کە چۆن یانەیەکی ئیماراتی بۆ پاڵەوانەتیەکی دۆستانە بێتە شاری سلێمانی لە تۆپی پێ وەرزشەکانی دیکە خەڵک زۆر هاتووە و گەنجی خۆمان چوو بەڵام تۆپی پێ ئەمە کەم بووە کاریگەری زیاتر هەیە خۆ دەزانی تۆپی پێ وەرزشی هەمووانە و خەڵک هەمووی حەز ببینینێکە بۆیە ئەستێرە ئیسپانیەکە خاوەنی یانەکەی لەگەڵ تیمەکەی خۆی کە 22 کەس بوون هاتنە شاری سلێمانی لە کۆنگرە ڕۆژنامەنووسی لە دوای وەرگرتنمان لە فڕۆکەخانەکە وەرمانگرتن هێنامانن پێممان پاش بوو یەکێ لە ڕەمزەکانی کوردایەتی پێشکەشکردن کە کڵاو جامانەیەکی کوردی بوو ئەوەش ئەیبینی کە بەڵام بەڕاستی جامانەکەمان ناشرین قسەسەری کاتەکە بەو شێوەیە بوو کە زۆر بەڕێکپێکی نەمانتوانی بەسین بەڵام خۆی زۆر دڵخۆش بوو وە بردیەوە بۆ وڵاتەکەی خۆی چوە ئیمارات بەتان ببەستە ئیتر وە بەدەسەوە هات بەڵام بەلایەوە سەرنجڕاکێش بوو کە ئەمە یەکێکە لە ڕەمزەکانی کوردایەتی پێشکەشمان کرد لە دووە بۆ نەوەستین فستیڤاڵی جارانی سلێمانی هەبوو لە سەرچنار کە بە هەمان شێوە بزگای میدیای کورسا سپۆنسەری میدیایەکەی بوو خۆی و تیمەکەیمان بردە ئەبێ بەڕاستی زۆر سەرنجڕاکێش بوو بەلای ئەوانەوە کە خێزانەکان لە شوێنێکی وا کۆبوونەتەوە لە بۆنەیەکی وا هەمویان خۆشی دەرەبڕن و بەشدارن هەندێک لە ئیسپانیەکان باسی نزیکی کلتوریانە کرد ئیسپانیا و کوردستان یعنی ئەمەش بۆنەی خێزانیمان هەیە بەڵام بەم شێوەی ئێوە ئاوانە بۆیە هەڵپەڕین بە گۆرانیەکان وەڵا هەڵپەڕین بەشێکیانەوەی کە ئەیبینن باش هەڵپەڕین ئەمە لایەن دروست بوو ئەو ئامانجی ئێمە کە لە ڕێی ئەمانەوە گەشتیان ڕابکێشین هەر خۆیان کە ڤیدیۆکانیان تۆمارەکرایان نەر بۆ کەسوکاران هەن و شووی داهاتوی ئێمە یەن بۆ سلێمانی یەن بۆ سلێمانی کە بەڕاستی شوێنی وا زۆریشان نەبینی بۆیە لەو فستیڤاڵەیە جەنابی کاقوبات جێگری سەرۆکی ئەنجومەنی وەزیرانیان بینی پێشوازی لێکردن قسە باسی لەسەر ئەوە کرد کە تا چەند ڕازین لەم کەشەی کە لە سلێمانیا هەیە ئەوانی زۆر سپاسیان کرد هەڵۆت بانگشتی جەنابی کاقوبات بوون بۆیە ئەمە هەنگاوێک بوو بۆ بەناسانی کللتور بۆ نەوەستین کە لە فستیڤاڵی سلێمانیا ئەو دەرفەتەمان خۆستەوە لەگەلەوەی کە یاریەکەن لەگەڵ ینی پێشمەرگەی سلێمانی یانێکی کوردی بەرامبەر بەیانێکی ئیماراتی ئیسپانی فورسان هیسپانیای ئیماراتی یاریەکە و دواتر لەگەڵ یانێکی کەرکووک و بەغا یاری کرد سەردانی ئەمنە سوورەکەمان کرد تیمەکەمان بردە سەردانی مۆزەخانی ئەمنە سوورەکە پیشانمانان کە گەلی کورد چ نەهامەتیەکی بینیوە بەلایەوە زۆر سەرنجڕاکێش بوو میشل سەرگادۆ یەکێکە لە ئەستێرە ناسراوەکانی جیهانی وەرزشی کە ڕاهێنەری خوار 16 ساڵی هەڵبژاردەی سعودیە لە ئیمارات لەوێ کەسی باوەڕپێکراوی ئەو وڵاتەیە بۆ وەکو باڵێزی ئەوان وایە لە ستۆری ئینستاگرامەکەی خۆی وێنەکانی بڵاو کردبەوە کە لە ئەمنە سوورەکە بوو و ئەو ئازارانەیە بینی کە لە ئەمنە سوورەکە پیشانی درا یەکێک لە ستافەکەی ئەرجنتینی بوو بەراوردێک کرد ئەیوت ئێوەش لە ئەرجنتین وەکو ئەمانتان لێ هاتووە بۆیە هەوڵمانە لەگەڵ وەرزشە کللتوری کوردی و مێژووی کوردی و ئەوانە پیشانی ئەوان بین کە کاریگەری زۆر دروست کردو بێگومان ئەمە کاریگەری هەیە بەڵام ئەمە هیچ دەرگایەک ئەکاتەوە یاخود با بڵین گرنگە بۆ وەرزشوانان بۆ ئایندەی وەرزشوانانی کورد ئەم بابەتانە زۆر گرنگە ئێمە تەنها وتمان بۆ وەرزش نەمان هێناونەتە ئێرە ئێمە ئەو پلانەی کە هەمانە پرۆژەی گەشتیاری وەرزشی لە سلێمانی ڕابگەێنین هاتنی ئەستێری وەرزشی و تیمی دەرەکی واکە گەشتارێکی زۆر ڕووبکاتە ئەم شارە و هەر خۆشیمان ڕاگەیان لێ پێمان ڕاگەیان تۆ ئەتوانی وەکو سەرۆکی ئەو پرۆژەیە دەست بەکار بیت و بەردەوام بی ئەو ئێستا چاوەڕوانی ئێمە ئەکات بەڕاستی هەموو ئامادەکارێکی دەربڕیوتی چیتان ئەوێ من بۆتان بکەم هەم لەکردنەوەی ئەکادیمیای
ڕسمی کە خۆی سەرپەرشتی ئەکاو ڕاستە خۆم ناڵەگەینێتە هەم ئیمارات لە ڕێگەی ئەوە بە وڵاتی ئیسپانیا بۆیانەکانی سەڵتاڤیگۆ و ڕێال مایۆرکا کامیانە گەورەکانی ئیسپانیان و هەم سەرپەرشتیکردن و نردنی تیمی خۆی بۆ بەڕێوەپێشبردننی وەرزش لە یەکێک لایەنەکانی شاری سلێمانی و هەنگاونان بۆ بەنێودەوڵەتیکردن بۆیە هەم دەرفەتەکە وەرزشی و هەم دەرفەتەکەش ئەکرد لە ڕێگەی ئەوانەوە وەبەرهێنانی زیاتر لە وەرزشا بکرێ و وەگەشتارێکی زۆر ڕووبکاتە شاری سلێمانی. دەستەکانت خۆش بێ ماندوم کردی سپاس بۆ کاتەکەت کاروان زیرەک میوانێکی باش بوو زۆر میوانێکی باش بووی لە هەر هەمووی باشترەوە بوو کە بەبێ کێشە کۆتاییمان پێنا من و تۆ پێکەنینی تیاتر بوو یەخوا بەخێر بێت زۆر سپاس بۆ تۆ لە تۆ نەپرسی لەگەڵ وەرزشا چۆنی من باشم زۆریش نا باشم لەگەڵ باش یەکەم پرسیاری لێ کردم حەزر لە گۆرانی من زۆر گوێ لە ئەحەی خولستنەیە گرم باشە و ماوەیەکیشە بە ئەژدەر وەهبیەوە گرتومە لە کچەکانە لە کچەکانە کیژان کانی و دەنگی زۆر خۆشمان هەیە فرمێسک مەرزیە لەیلای فەریقی ئەمانە دەنگی زۆر باشن لەناو گۆرانی بێژانی کووردا باشە زۆر سپاس ناوڕێکمان هەیە